لە تەوەری دومی بەرنامەی بەیانی باش کوردستاندا لەگەڵتان بەرداوامین باز لەو بەرهەم و بەربوومە پشتکاڵیان ناکەین کە لە هەفتە بازاڕەکان کە کۆتایی هەفتەدا نمایش دەکرێت و بەربوومەکان ساخت دەکرێت و بابزانی لەم ساڵدا ئەو بەرهەم و بەربوومانە کامیان زیاتر خواستی لەسرە ئێمە بۆ گفتوگۆی زیاتر و هەروەها وردەکاری ئەم بابەتە بە میوانداری کاک حامید ئیسماعیل زوتیاری نمونەی کە هەفتە بازاڕی کێڵگەی کوردستان کە لەو کێڵگانە لەنێو ئەم هەفتە بازار لەنێو کێڵگەکانی دابوونی هەیە کە بەشێکی ڕاستەخۆ لە هەڵەبجۆ لەگەڵمانە سڵاوە لێبێت کاک حەمید بانیت باش سوپاس بۆی لەگەڵ ئێمەدا بەشداریت ئەمە دەستپێکی پرسیارەکەم باسێک لەو بەرهەم و بەربوومانەی ئەم ساڵدا بکەی چۆنە هەرا باسێک لەم هەفتە بازارشمان بۆ بکەی. سڵاو لە بەڕێستان و سەرجەم بینەرانی خۆشەویستی کەناڵی NRT. بەڵێ کاک حەمید سپاس بۆ تۆش ئەمێت دەستپێک باسێک لەو بەرهەم و بەربوومانەی ئەم ساڵمان بۆ بکەیت چۆنە باسێک لەو هەفتە بازارشمان بۆ بکەیت کە بوونی هەیە لەنێو کێڵگەکەتدا. بەڵێ ئێمە وەکو کێڵگەی کوردستان هەساوین بە حەکردنەوەی هەفتە بازارێک لە کێڵگەکەمان کێڵگەی کوردستان کە هەموو ڕۆژێکی پێنجشەمە و هەینی سەعات 3 دوای نیوەڕۆ بۆ سەعات 9 شەو بەردەوامی هەیە و سوپاس بۆ خوا بۆ مانگی دووەمە کە بۆ مانگی دووەمەوە هەفتەی دەهەمە کە ئەم هەفتە بازارە بەردەوامی هەیە و سوپاس بۆ خوا ئیستیقبالێکی زۆر گەورەی هەیە لەلایەن هاوڵاتیانی خۆشەویستی هەرێمی کوردستانەوە و شارەکەم شاری هەڵەبجەی خۆشەویست و ئەو بەربوومانەی کە لە کێڵگەکەی ئێمە بەردەستە ئەو بەربوومانەیە کە ئینتاج و بەروبوومی کێڵگەی کوردستانە و ئەو جوتیارە خۆشەویستانەی کە لە ناوچەکانی هەڵەبجە و دەشتی شارە زۆر هەر جوتیارێک پێویست ئەکا کە بەروبوومێک ئەو بەروبوومانەی کە لە کێڵگەی کوردستان نییە بیەنن عەرزی بکەن لە هەفتە بازاڕەکە بە نرخی عەلوەکان و بۆ ئەوەی هاوڵاتیانێکی زیاتر ئیسفادە لەم بەروبوومانە بکەن. بەڵێ کاک حەمید وەکو دەردەکەوێت بەرهەم و بەربوومێکی زۆر لە بەردەم تۆدا بوونی هەیە مێ باسێک لەوانەمان بۆ بکەیت لە هەمان کاتدا لە ئێستادا لە وەرزی هاوینداین بەروبووم و بەرهەمەکاندا زیاتر چی لە خۆ دەگرێت؟ ئێمە سوپاس بۆ خوا وەکو کێڵگەی کوردستان زیاتر لە 25 جۆر ترێمان هەیە لە کێڵگەی کوردستان و زیاتر لە 7 جۆر بۆ 8 جۆر تەماتەمان هەیە بەرهەممان هێناوە لە کێڵگەی کوردستان و زیاتر لە 3 جۆر باینجان و زیاتر لە 15 جۆر کوولەکەمان هەیە و بەروبوومێکی زۆر لە خەیار و بامێ و کوولەکە و هەموو ئەو بەروبوومە سەوزەواتانەی کە پێویستە بۆ سەر خوانی هەموو عایلەیەک بەڕاستی خەڵکێکی زۆر مستەفید بووە لەم بەروبوومەی ئێمە و خەڵکێکی زۆر وەکو کێڵگەیەکی هەم سیاحی وەکو کێڵگەیەکی بەرهەمهێن ئیسپادەیان لێ کردووە. باشە کام بەرهەم یاخود بەروبووم بەپێی ئەو ئەزمونەی خۆتان هەتانە کە کۆتایی هەفتەکان ئێوە هەفتە بازاری کێڵگەی کوردستاندا دەکەنەوە کامیان زۆرتر خواستی لەسەرە کامیان زۆرتر هاوڵاتیان داوای دەکەن کە دووبارە ئێوە ساڵانە یاخود لە کاتە جیاجیەکاندا بەرهەمی پێێنن؟ ئێمە سوپاس بۆ خوا هەر بەرهەمێ هەمانە هەمووی ئەو بەرهەمانەیە کە خواستی هاوڵاتیانی خۆشەویستی لەسرە بۆ نمونە ئێمە وەکو یەکەم کەس بووین لە هەرێمی کوردستان و ئەتوانم بڵم لە هەموو عێراقیش توانیومانە کێڵگەکانمان بەڕووی هاوڵاتیانی خۆشەویستا بکەینەوە تا بتوانن بەدەستی خۆیان ئەو میوە و سەوزەواتانە بە فرێشی خۆیان بەدەستی خۆیان و بە نرخی عەلوەکان لێ بکەنەوە بەڕاستی زۆر دڵخۆشن پێی و ئێمە لەم کەناڵی بەڕێستانەوە داوا لە هەموو هاوڵاتیانی خۆشەویست ئەەکەین چونکە ئەم ئیشەی ئێمە ئیشێکی بەردەوامە و بتوانین هەر گلەی و خواستێکیان هەبێت لەسەر ئەو بەروومانەی کە ئێمە کۆنداکتێکی باشمان هەبێت لەگەڵیانە لەبەر ئەوەی ئێمە بەڕەخنە و پێشنیاری ئەو خەڵکەوە جوانین و بتوانین ڕۆژانە زیاتر خزمەت بۆ خەڵکە خۆشەویستەی خۆمان بکەین و بتوانین هەر غەڵەتێک یان هەر کەم و کوڕێک لە کارەکانماندا هەیە بە وجودی ئەوانە بتوانین ئەو کەم و کوڕانش نێن بەروبوومی زیاتریش بخێنە کێڵگەکانمان.
باشە کاک حەمید هیوای بەردەوامیتان و هەروەها کە بتوانن لە ڕێگەی ئەو پیشێکەوە هەڵتامژاردەوە خزمەت بە هاوڵاتیانی گەلەکەماندا بکەن. ئەمێت باز لە هەستی هاوڵاتیانمان بۆ بکەیت کە کاتێک ئەوان بەشێکی ڕاستە و خۆ دێن لە کێڵگەکەدا بەرهەموو ئەو بەروبوومانەی کە پێویستیانە ئایبن تا چەندێک جیاوازترە وەک لەوەی کە لە نێو بازاردا یاخود لە نێو مارکێتەکاندا ئەوانەی کە داخراون ئەیبن تا چەند زیاتر هەست بە دڵنیایی دەکەن لە هەمان کاتدا گەر باز لە ڕۆژئاو یاخود ئەوانەی دەرەوە بکەین خۆیان هاوڵاتیان لە بەشێک لە کەڵگەکان کە سەردانی دەکەن بەروبوومەکان و بەرهەمەکان لێ دەکەنەوە. ئایا ئەم جۆرە پەیڕەوە لای ئێوەدا هەیە؟ بەڵێ بە دڵنیاییەوە وەکو عەرزم کردی ئێمە یەکەم کەس بووین لە هەرێمی کوردستان توانیمانە کێڵگەکانمان بەڕووی هاوڵاتیانی خۆشەویستدا بکەینەوە و بە نرخی عەلوەکان بۆ نمونە ئەم بەروبوومی ترێ و میوەهاتان کە لە بەردەستانایە بەڕاستی ئەمانە خەڵک هاوڵاتیانی خۆشەویستیان بەدەستی خۆیان بە فرێشی سەبەتە و عەلاقە ئەبن ئەو بەروبوومە لێ ئەکەنەوە و ئەیەنەوە سەر قەپان لێرە بە نرخی عەلوەکان ئەفرۆشێ. بەڕاستی خەڵکانێکی زۆر هەم وەکو جانبێکی گەشت و گوزار هەم وەکو وەبەرهێنێکیش بەڕاستی زۆر دڵخۆشن بەم بەروبوومانەی ئێمە. بەڵام بەڕاستی ئەوەی ئێمە ئەمانەوێت لە هاوڵاتیانی خۆشەویست سندوقی سکاڵامان داناوە و هەروەها دەفتەرمان داناوە بۆ ئەوەی هەر کەسێک هەر پێشنیارێکی بێ بۆ پێشخستنی ئەم هەفتە بازاڕە ئێمە بە پێشنیاری ئەو خەڵکەوە جوانین و بتوانین بە هەمومانەوە بتوانین خزمەتێکی زیاتر بە ناوچەکەمان بکەین و بە هەرێمی کوردستان بکەین. باشە. ئەوانەی کە سەردانی هەفتە بازاری کێڵگەی کوردستان دەکەن سەردانی ئێوە دەکەن زیاتر خەڵکی دەوروبەری سنووری هەڵەبجەن یاخود لە شارەکانی تری هەرێمی کوردستان یان لە دەرەوەی هەرێمی کوردستانەوە سەردانی ئێوە دەکەن. ئێمە سوپاس بۆخوا لە یەکەم هەفتەی ئەم هەفتە بازاڕەوە کە ئیعلانمان کردووە سوپاس بۆخوا خەڵکانێکی زۆر لە کەرکووک لە هەولێر لە سلێمانی لە شارە خۆشەویستەکەم شاری هەڵەبجەی خۆشەویست و ئەو گەشتیارە عەرەبانەی کێنە ئەحمەد ئاوا بەهۆی ئەوەی کە ئێمە کێڵگەکەمان نزیکە لە سەیرانگای ئەحمەد ئاوا سەیرانگا گەشتیارێکی زۆری عەرەب سەردانی کێڵگەکەمانەکەن و سەرسامن بە بەروبوومە ناوازەکانی کێڵگەکەمان و لەگەڵ ئەوەی شاکە ئێمە بێجگە ئەوەی کە بەروبوومی کشتتوکاڵیمان هەیە لەم کێڵگەیەدا چەند شتێکی کولتوری کە خاستە بە کولتوری نەتەوەی کوردمان و هەروەها کتێبخانەمان هەیە لەم شوێنەدا چایخانەمان هەیە قاوەخانەمان هەیە و چەند ئافرەتێکی دەزڕەنگین کە خەریکی ئیشی دەزڕەنگینی خۆیانن ئەوانش بەروبوومەکانی خۆیان و چەند ئافرەتێکی بەڕێزی کەش کە هاتوون نانی هەورامی و کەلانە و ئەم شتانە ئەکەن و خواردنیشی تێدایە لە کێڵگەکەمان. بەڵێ واتە ئەو بازاڕێی کە لە نێو کەڵگەکە تابوونی هەیە بواری هەمە جۆر لە خۆ دەگرێت تەنها پەیوەست نییە بە بەربوومە کشتتوکاڵیەکان هاوڵاتیان تەنها بۆ بەربوون کشتتوکاڵەکان سەردانتان ناکەم بۆ بوارەکانی تریشە؟ بەڵێ ئێمە لەو بوارانی کەشدا بەڕاستی حەز دەکەین هەر کەسێک کە هات جانبێکی گەشت و گوزاری لە خۆی بگرێت و خەڵک کە هات ئەو فترەی زەمەنەی کە کاتی ئیسراحەتی هەفتەیە ڕۆژی پێنجشەمە و هەینی بتوانن کاتێکی زۆر خۆش لە کێڵگەکەیاندا بەسەر بەرن کە ئەم کێڵگەی هەمویانە و ئێمە بەڕەخنە و پێشنیارەکانی ئەوانەوە جوانین بتوانین ئەم کێڵگەیە زیاتر بۆ پێشەوە بەرین. باش. لە سەرتایی دەستپێکی تەوەرەکەدا ئاماژەت بە جۆرە میوەی جۆراوجۆرە و ڕاستەوزەواتی جۆراوجۆر داکرد. مێ بزانم لە ئێستادا ئامادەکاریتان بۆ چ بەرهەم و بەربوومێکی تر کردووە کە لەم نێو ئەم هاوینەدا پێبگات و بیدەن بە هاوڵاتیان. ئێمە سوپاس بۆخوا بەدەر لە کێڵگەی کوردستان بەدەر لەوەی کە لە کێڵگەکەدا کە زیاتر لە 20 دۆنم زەوی لە خۆی دەگرێت زیاتر لە 100 دۆنم زەوی لە تەنیشمانە ئەوانشمان کردووە بە لەگەڵ ئەو جوتیارە خۆشەویستانەی هاوڕێم کردومانە بە شووتی و کاڵک و خەیار و ئەو بەروبوومە دەرەکیانەی کە ئۆرگانین لە 100 و خەڵکێکی زۆر ئەتوانن بڕۆنە ناو ئەو کێڵگە 100 دۆنمیش لەوێشدا هەر کاڵک و شووتی و خەیار و بەروبوومەکانی کە بەدەستی خۆیان لێ بکەنەوە. باش کاک حامید ئەمێ ڕاو سەرنج و تێبینی تۆ وەرگرم سەبارەت بۆی کە ئەم ساڵ بە بەراورد بە ساڵانی ڕابردوو پێش دۆخی کۆڕۆنا و هەروە لە کاتی هەبوونی دۆخی کۆڕۆنادا بەرهەم و بەربوومەکان گۆڕانکاریان بەسەردا هاتووە یاخود لە ڕووی ڕێژەکە شێوەکەمی کردووە؟
بە دڵنیایەوە نەخۆشی کۆنا کارێکی کرد هەموو کەسێ لە ئاستی خۆیدا زەرەر و زیانێکی زۆری کردووە. ئێمەش لەبەر ئەوەی کە ئەم نەخۆشی کۆنا و ئەم وەزعات بەسەر هەرێمی کوردستانەوە بەسەر هەموو ناوچەکە و جیهاندا بیرمان لەوانە کردەوە بەڕاستی کارێ بکەین کە شتێکی بەدیل یا شتێکی جیاوازی لەو شتانە و لەبەرەوەی بتوانین خەڵکێکی زۆر مستەفید بێ لەم بەروبوومانەی ئێمە بڵێ بەروبوومی کشتتوکاڵی لە بازارەکانی هەرێمی کوردستاندا بۆ جوتیار بەهایەکی وای نەماوە، بەڵام ئێمە ئەمانەوێت ئەو متمانەیە لە بینی هاوڵاتی و جوتیاراندا بگەڕینەوە هەتا بتوانین خزمەتێکی زیاتر بکەین و ئەو خەڵکەش متمانەیەکی تەواویان دەستکەوێت کە بەروبوومی ناوخۆ بەروبوومیەکە کە لە 100 ئۆرگانیە و پێویست ناکە کە بەروبوومی دەرەکی بێتە ئەم وڵاتە و لەم بنبرەی جەنابتانەوە داوا لە وەزارەتی کشتتوکاڵ و ئەو لایەنە پەیوەندیدارانە دەکەم بەڕاستی جوتیاری کورد هیچی کەمتر نییە لەو جوتیارانەی کە لە ئەوروپان لە ئەمریکان بەڕاستی تەنها جوتیاری کورد ئەوەی پێویستە لە وەزارەتی کشتتوکاڵ تەنها بەروبوومەکانیان بۆ ساغ بکرێتەوە لەبەر ئەوەی ئێمە هەر بەرهەمێک کە خواستی هاوڵاتی کوردی لەسەر بێ دڵنیام جوتیارانی کورد ئەتوانن ئەو خواستە لە 100 پڕکەنەوە. باشە لە قسەکانتە ئاماژەت بە بەرهەمی دەرەوە کرد. ئەمەیە بزانم کە لە ئێستادا لە هەمان کاتیشدا کە گفتوگۆ یاخود دووتیاراندا بدوێنی باز لە ئەوە دەکەن کە بەرهەمانی کە لە دەرەوە دێن یاخود ئەو بەروبوومانی کە لە دەرەوە دێن بە تایبەتی لە ئێران کاری کردوتە سێر نێو بەرهەمی نێوخۆی. بزانم ئەو بەرهەمانەی کە لە دەرەوە هاوردە دەکرێت تا چەند کاری کردوتە سەر بە بازارکردنی ئێوە. لە ڕاستیدا کارێکی زۆر خراپی هەیە و کارێکی زۆر سلبی هەیە لەسەر بەروبوومی هەموو جوتیاران و ئێمە ئەو بەروبوومانەی کە لە دەرەوەی وڵاتیان بەڕاستی بە کوالیتی کۆنتترۆلدا ناڕوا و ئەو کوالیتی کۆنتترۆڵی ئێمە ئەو بەروبوومەی کە خۆمان بەرهەمی دێنین ئێمە بۆ وڵاتی خۆمانە و ئێمە هەچەند بتوانین هاوڵاتی کورد بتوانێت بگەڕێتەوە لای جوتیارانی کورد ئەتوانن بە دەربن لە هەموو نەخۆشی و ناخۆشیە کە بەڕاستی کە ئێستا ئێمە نەخۆشخانەکانی هیوا و نانەکەلی و هەموو نەخۆشخانەکانی تر پڕ بووە لە هاوڵاتیانی کورد کە مبتەلان بەدەستی ئەو خواردنانەی کە لە دەرەوەی وڵاتەوەیەت و ئێمە بتوانین بە هەمومانەوە بتوانین کارێ بکەین کە بەرهەمی ناوخۆ سەرخەین و بتوانین ئەم پرۆسەیە بەیەکەوە کارێ بکەین ئەم پرۆسەیە سەر بخەین و بەرهەمی ناوخۆ سەر بخەین بەڕاستی. باشە تا چەند پێچان وایە ئەو هاوکاریانەی کە لەلایەن حکوومەتەوە دەدرێت بە جوتیاران دەتوانرێت بۆ بەرهەمەکانیان تێدا ساغ بکرێتەوە بتوانن ئەو بەرهەمانەی کە بە چەندین کات یاخود چەندین مانگ پێوی ماندوو دەبن بەسەر هاوڵاتیاندا دابش بکەن و ساغ بکرێتەوە ئەوانش بتوانن قازانجێ بکەن. لە ڕاستیدا ئێمە هاوکاری بەڕێز وەزیری کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاو و بەڕێوەبەرایەتە گشتیەکان هەمویان تا ئێستا بۆ ئێمە بەڕاستی هاوکاری معنەوی بووە و ئێمە ئەو هاوکاری معنەویانە بۆ ئێمە هاوکاریەکی زۆر بە جدی و زۆر بە گەورە ڕایەگرین لە لای خۆمان هەرچەندە ئێمە ئیسا وەکو هاوکاری مادی هیچ هاوکاریەکی مادی باوەڕ ناکەم بۆ جوتیاران بکرێت، بەڵام ئێمە ئەو هاوکاری داواکەین لە وەزارەتی کشتتوکاڵ هاوکاری معنەوی جوتیاران بکرێت بۆ ئەوەی زیاتر بتوانن دەستکراوە بن و ئەم ئیشانەمان سەرکەوتوو بێ داواکارین لە وەزارەتی کشتتوکاڵ تەنها هاوردە ڕاوەستێنێت ئێمە ئەتوانین وەکو جوتیارانی کورد سەر سفرە و خوانی هەموو کوردێک پڕکەینەوە. باشە تا چەند نەخۆشیەکان دووچاری بەرهەم و بەربوومەکاندا دەبن لە هەمان کاتە زیانشی پێدەگەێنێت بێگومان باز لە جۆرە نەخۆشە جیاجیەکان بەپێی وەرزە جۆرا و جۆرەکاندا دەکرێت. ئایا ئەم نەخۆشیانە کاری کردوتە سەر بەرهەمەکانی ئێوە زیاتر و دیارترینیان کامانن کە بەهۆی وای لە جەکات بەرهەمەکە تاوە کۆتایی پێبێت و فڕێ بدرێت؟ لە ڕاستیدا کشتتوکاڵ وەکو منداڵێک وایە ئەگەر پەروەردە کرد لە بیدایەتەوە ئێمە سوپاس بۆ خوا لە کێڵگەکەمان کێڵگەی کوردستان مهندسی مقیممان هەیە و مهندسی مشریفمان هەیە، دوو مهندسی مستەمر ئەندازیاری کشتتوکاڵی بەڕێز ئیشرافی ئەم کێڵگەی ئێمە ئەکەن بەدەر لەوەی کە خۆمان بەدەستی خۆمان و ئەو هاوکاریانەی ئەو جوتیارانەی ئەو کرێکارانەی کە لە کێڵگەکەدا ئیش دەکەن ئێمە هەموو ئیشەکانمان بە شێوازێکی ئەندازیاریە و هەر کەسێ بتوانێت پێشوەخت ئەو کێشانەی کە ڕوبەڕووی ئەبێتەوە چارەسەری بکە بەڕاستی کەمترین نەخۆشی ئەگرێت
ئێمە سپاس بۆخوا ئەو نەخۆشیانە پێشەوەی بگاتە کێڵگەکانمان سپاس بۆخوا ئەتوانم بڵێم زۆر مسەیتەرین بەسەریە. باش کاک حەمید کشتتوکاڵ و بەرهەمە جۆربەجۆرەکان لە هەرێمی کوردستاندا چۆن دەبینی بەپێی سەرنج و تێبینی تۆ؟ لە ڕاستیدا بەرهەمی کشتتوکاڵی لە هەرێمی کوردستان لە ئاستێکی زۆر باڵادایە. بۆ نمونە بە سوپاسەوە لەم چەند ساڵی پێشوودا وەکو بواری پەتاتە و وەکو بواری مریشک توانیان وەزارەتی کشتتوکاڵ ئەو بەروبوومانە تا ڕادەیەک بخەنە بواری قەدەغە کراوەکانەوە و من دڵنیایی ئەم بە هەموو هاوڵاتیانی خۆشەویست دەبەرەوەی بگەڕێنەوە بۆ بەرهەمی ناوخۆ. هەر بەرهەمێک کە وەزارەتی کشتتوکاڵ پیلانی بۆ دانرێت و بدرێ بە جوتیاران دڵنیام ئەو بەرهەمە بە کاملی بازارەکانی خۆمان پڕ ئەکاتەوە و جوتیارانی خۆشەویست هەم مستەفید بن و ئەو زەویانەی کە تا ئیستا بە بۆری ماونەتەوە و ئیشی تیان ناکرێت بتوانین ئەو ڕئسمال و ئەو ژێرخانی ئابووری خۆمان زیاتر برەو پێ بدەین. تا چەند گرینگە هەفتە بازار هەروەها پێشانگاکان دابوون هێبێت ئەوە هەفتە بازارێکتان ڕاگەیاندووە کە لە کۆتایی هەفتەدا بەرەمەکانتان ساغەکرێتەوە هەروەها هاوڵاتیانش قازانجی لێ وەردەگرن و بەدەمەوە دێن. بەڵام تا چەند گرینگە هەفتە بازار لە کاتە جیاجەکانی ساڵدا بوونی هەبێت هەروەها پێشانگاکان بکرێت بەرهەمێنی خۆیەکان ئەوانشی کە تازان بە هاوڵاتیان بناسرێنرێت و لە هەمان کاتدا هاوڵاتیانش بتوانن بیکڕن سوودی لێ وەربگرن. لە ڕاستیدا کاریگەریەکی زۆری هەیە. ئەمە سوپاس بۆخوا کە توانیمان یەکەم کەسین کە هەفتە بەڵێ پێشانگای ساڵانە و وەرزی کراوەتەوە لە هەرێمی کوردستاندا، بەڵام ئێمە توانیمان لەم هەفتە بازارەدا لە هەموو هەفتەیەکدا 2 ڕۆژ و بتوانین ئەگەر هاوکاری هاوڵاتیانی خۆشەویست هەبێ بتوانین هەفتەکەمان وا لێ بکەین بیکەین بە 3 ڕۆژ و 4 ڕۆژ و زیاتر تا لەبەرەوەی هەفتەکەمان بە کاملی بکرێتەوە و هاوکاری هەر جوتیارێکین لە هەر شار و شارۆچکەیەکی کوردستان کە بیانەوێ ئەم بیرۆکەی ئێمە بگوازنەوە بۆ کێڵگەکەی خۆیان و بۆ شوێنەکەی خۆیان لە ڕێگەی ڕێکخراوێکەوە کە ئێمە ڕێکخراوی جوتیارانی ئەڤرێنەری کوردستانین من وەکو بەڕێوەبەری ڕێکخراوی جوتیارانی ئەڤرێنەری کوردستان کە ڕێکخراوێکە لە سەرتاسەری کوردستان لە دووهۆک تا خانەقین و 11 کێڵگەی خۆمانمان هەیە پەیوەستە بە بەروبوومە خۆماڵەکان. هەر کەسێک بیەوێ ئەم هەفتە بازارەوە بیرۆکەی ئەم هەفتە بازارە لە کێڵگەکەی خۆیدا یا لە شار و شارۆچەکەی خۆیدا بیکا ئێمە لە خزمەتیاناین و لە خزمەتیان نابین بۆ کاری باش. باش کاک حەمید وەکو خۆت کە جۆرە جیاوازێکی گەرمەشامی تێدا بەرهەمێنا بوو کە بە ڕەنگی جۆرا و جۆر بوو. مێ باسێک لەو گەرمەشامیمان بۆ بکەیت چۆن بەرهەم هات لە هەمان کاتیشدا ئەم پرۆژەیە ئێستا گەشتە بەکوێ بە بازارکردنی لەلایەن هاوڵاتیانەوە چۆن بوو؟ ئێمە سوپاس بۆ خوا 4 ساڵ پێش ئێستا زیاتر لە 16 جۆر گەرمەشامیمان هێناوە لەژێر چاودێری بەڕێز توێژینەوەی کشتتوکاڵی سلێمانی توانیان هاوکارمان بن و سوپاس بۆ خوا جۆرێک لەو گەرمەشامیانە کردمان بە ناوی شارەکەمەوە شاری هەڵەبجە و سوپاس بۆ خوا لە وڵاتی ئەردەن و لە ئیمارات و لە ئێران بە ناوی هەڵەبجەوە نێژرا و لە شار و شارۆچکەکانی کوردستان و عێراق سەرتاسەر وەکو یاومانە بە زۆرترین جوتیاری خۆشەویست و مستەفید بوون لێی و ئێمە وەکو ئەم پرۆژەیە ئێمە ئیسە کردومانە بە تۆ و لە ڕێگەی توێژینەوەکانەوە ئیجازە پێدراوین کە دابەشیکەین بەسەر جوتیاراندا و سوپاس بۆ خوا سەرکەوتنێکی زۆر گەورەمان بەدەستهێناوە و ئەتوانین ئەو 15 جۆرەی کەشکەماوە بیکەین بە ناوی شار و شارۆچکەکان و کەسایەتیە بەرزەکانی کوردەوە لە ڕێگەی توێژینەوەی کشتتوکاڵی سلێمانیەوە. بەڵێ کاک حەمید ئیشەڵا ئێمەش بەو هیوایەن دواقسە دواوت دیاخوت پامت لێرەوە بیگەێنی چی دەبێت؟ زۆر سپاس بۆ بەڕێستان ئەوەی کە من پەیام بۆ هاوڵاتیانی خۆشەویست داواکارین لە بەڕێزیان ئەم کێڵگە بە کێڵگەی خۆیان بزانن ئێمە بەڕەخنە و پێشنیاری ئەوانەوە جوانین ئەم پرۆسەی ئێمە پرۆسەیەکی زۆر ناڕەحەت بووە بۆ ئێمە چونکە یەکەم کەس بووین ئەم پرۆسەمان کردووە ئێمە ئەوان هاوکاری ئەوان بۆ ئێمە تەنها ئەوەیە بەڕاستی ڕێنمایی خۆمانەیە چاودێری خۆمانمانەیە لە کێڵگەکاندا ئەو شوێنانی کە دیاریمان کردووە میوە و میوەکان لێ بکەنەوە لەو شوێنانە میوە لێ بکەنەوە و ئەو شوێنانەی کە بۆ جوانکاری کێڵگەکەیە بتوانن هاوکارمان بن ئەو شوێنانە میوەی لێ نەکەنەوە و سوپاسی هەموو لایەکەکەم.
بەڵێ زۆر سپاس بۆ کاک حامید ئیسماعیل جوتیاری نمونەی کە بشێکی ڕاستەوخۆ لە هەڵەبجە لەگەڵمان بووی سپاس بۆ بەشداریکردن